من سبحان حسين سەرۆکی ڕێکخراوی ژینگەی تەندروست وەکو ڕێکخراوێکی ژینگەی سوپاسی بێپایانوانێ بۆ مەڵبەندی هەڵەبجەی کۆمەڵی دادگەری کە ساڵانە لە ڕۆژی ژینگەی کوردستاندا جیاواز لە هەموو لایەن و لە هەموو ڕێکخراو کەسانێکی تر کە ژینگە پارێزان لە یاد ناکەن لە ڕۆژی ژینگەی کوردستاندا هەموو ساڵێک بە سازانی نیوەڕۆخوانێک لە مەڵبەندی هەڵەبجە هەروەها بە پێدانی سەبەتەی خۆراکی ژینگە پارێزان بەسەر دەکەنەوە. ئەمە بۆ خۆی پەیامێکی گرنگە کە ئێمە وەکو تاک وەکو ڕێکخرا وەکو لایەنی حیزبی وەکو کەسایەتی وەکو کەسانێک کە بە هەموو خەمی ئەمشارەوەین کە ژینگە پارێزانمان لە یاد بێت بە تایبەتی لە یاد و بۆنە ژینگەیەکانە چونەگە ئێمە بینە پێشچاوی خۆمان ئەگەر ڕۆژێک دوو ڕۆژ هەفتەیەک بێت و ژینگە پارێزەکان لە پارێزگای هەڵەبجە لە شار و قەزا و ناحیەکانێکی کوردستان ئەگەر ڕۆژێک دوو ڕۆژ یاخود هەفتەیەک نەگەڕن پاشماوە خۆڵ و خاشاکانی شارەکەمان کۆ نەکەنەوە ئێمە هەمووانە بینە ژێر زبڵ و خاشاکە لە کۆڵان نە لە گەڕەکدا نە لە شەقام و شوێنە گشتەکان لە سەیرانگەکان شوێنێک نامێنێتەوە بۆ دانیشتنان بۆیە ئێمە زۆر پێویستە ئەم کللتورە ئەم جۆرە کارانە بەرزمنر نخێنین و پاڵپشتیان بین و هانی لایەنەکانی دیکە کەسانی دیکە ڕێکخراوەکانی کە سەرمایه‌دارانی کە بدەین کە لە ڕۆژانی لە ڕۆژی ژینگەی کوردستان لە ڕۆژی ژینگەی جیهانی لە یاد بۆنەکاندا ئێمە بەردەوام ژینگە پارێزەکانمان لە یاد بن چونکە ئەوانن ئەم ژینگە جوانیان بەم شارەی ئێمە بەخشیوە بۆیە ئەم هەنگاوە ئەمریکا ئەمڕۆ کۆمەڵی دادگەری مەڵبەندی هەڵەبجە ئەنجامی داوە ئێمە جارێکی کە هەنگاوانە بەرزە نرخێنین و دەستخۆشیمان بۆیان هەیە و هیوای بەردامیان بۆ خوازین کە هیوادارین ساڵانە لە هەموو کاتەکانە ژینگە پارێزانیان چۆن لە ڕابردووە لەبیر بۆ داهاتوش بە هەمان شێواز لەبیریان بێ و پێمان وایە ئەمە تەنها دەستخۆشیەکی کەمیش بێت لە پاوەی هەوڵ و ماندووبوون و ئەو زەحمەت و ناڕەحەتی کە ژینگە پارێزان بە سەردا بە گەرما بە شەو بە ڕۆژ کە خەریکی پاک و خاوێنی و پاکردنەوەی ئەم شارن ئێمە بتوانین ڕێکخراوەکان و لایەنە سیاسەکان بتوانن بە نیوەڕۆخوانێک بە دابشکردنی سەبەتەیەکی خۆراکی سوپاس و پێزانینیان بەرامبەریان پیشان بدەین. سەرەتا بەناوی خوای گەورە و میهرەبان ئەمڕۆ مەڵبەندی کۆمەڵی ئیسلامی هەستا بەم نیوەڕۆخوانە بۆ ژینگە پارێزانی هەڵەبجە زۆر سپاسیان لێ یەکەین. ئەمە کاری یەکەم جاریان نییە، ئەمە چەندین جارام کارە دووبارە بۆ تۆ دەستخۆشییان لێ یەکەین. ئێمە وەکو کۆمپانیای بیوان دەستخۆشییان لێ یەکەین. هەر کەسێکە هاوکاری ئەم ژینگە پارێزانەیەکە ئیتر بە لە هەج ڕوویەکەوە بێت. ئێمە ژۆک و کۆمپانیای بیفان داوا و هاوکاریمان داوا و هاوکاریمان لە خەڵکەوەیە کە وەکو ژینگە پارێز هاوکارمان بن لە ئیش و کارەکانی ڕۆژانەماننا ئەو ئیشانەی کە یەکەن هەتا ئەوان هاوکاری ئەمە بن ئێمە لە خزمەتیان نابین زیاتر لە خزمەت بۆ جوانکردن و سیمای شارەکەمان. وابزانام پاگڕاگررتنی ژینگە ئەرکی سەرشانی هەمووشمانە نەک بە تەنها ئەم ژینگە پارێزانە. بۆیە هەر لێرەوە لەم بۆنە جوانە و لەم خوانە نیوەڕوانخوانەدا ئێمە داوا لە خەڵکی کوردستان و بە تایبەتی هەڵەبجەکەین کە ژینگەیان خۆش بێ و دۆستی ژینگە بن با هەمومان ژینگەیەکی جوان دروست بکەین لە وڵاتەکەمانە هەمومان ژینگەمان خۆش بێ و بۆ کوردستانێکی جوان و پاک و ڕاگررتنی هەموو لایەک پێویستە لە ئەرکە لەسەر شانی هەر هەمووان هەموو تاجێکی ئەم کوردستانە نەک بە تەنها ئەم کارمەندی ژینگە پارێزێک کە هەستێ ڕۆژانە لە کۆڵانێکا لە شوێنێکا شتێ بکە ئەمە واجبێک و ئەرکێکی ئەخلاقی و ئینسانی و دینیە لە ڕووی هەمومانەوە. دووبارە دەستخۆشی لە هەموو لایەکەکەین و زۆر سپاس بۆ ئەم نیوەڕۆخوانەش بۆ کۆمەڵی ئیسلامی کە ئەمە بۆ جاری دووەمە سێمیشە بڵم کە ئەم نیوەڕۆخوانانە بۆ ئێمەکان دەستخۆشی بۆ هەموو لایەک. سپاس بۆ کەناڵە بەڕێزەکەی بەڕێزیشتان. الله الرحمن الرحیم بەناوی خوای گەورە ئێمە پێڕێکی ژینگە پاکەرەوەی ناوشارین. پاکەرەوەی ژینگە ئەرکی سەرشانی هەمووانە، هەموو ئەبێ هاوکاری بکات لە ژینگە پارێزیە، خاستەن ئەوانەی کە بۆ سەیرانە ڕۆن بۆ ئەم لاولا ڕۆن ئەلێ ژینگە پارێزی بکەن علاگەی گەورە بەرن ئەو شەخەڵەی خۆیان دوای خۆیان بیکەنە ناو علاگە و بێرنی بیکەنە ناو حاویەکەوە
هەروە تووڕی نەدەن و ئەو کەژوکەوە جوانە پیس بکەن. کۆمەڵی دادگەری دەستیان خۆش بێ ئەمە دوو هەمکەڕەتە ئەم زەحمەتە لەگەڵ ئەم چین و توێژە کرێکارانە ئەکێشن زۆر زۆر سپاسیان دەکەین و هەر بێەوەی بن و هەر نمونەیان زۆر بێت. ڕۆژی ژینگەی کوردستان لە 16 چوار لەم ڕۆژەدا گەرمترین پیرۆزبایی خۆمان ئاراستەی هەموو تاکێکی کورد دەکەین لە کوردستانی گەورە بە تایبەتی پارێزگای هەڵەبجە. ئەمڕۆ لە ساتە وەختێکی زۆر دڵخۆشکەرە ئەژین، ئەویش ئەوەیە پارێزگاکەمان بووە بە 19هەمین پارێزگا دوو جار دڵخۆشین، هەم بە بۆنەی ئەم پرۆسە گەورەیە کە دوای چاوەڕوانیەکی زۆر ئێستا ئێمە 19هەمین پارێزگای عێراقین و هەم لەلایەکی تریشەوە لە بۆنەی ڕۆژی ژینگەی کوردستانە کە بەریەک کەوتون. ئێمە وەکو فەرمانگەی ژینگەی هەڵەبجە بەڕاستی زۆر دڵخۆشین بە ئەوەی کە توانیومانە لە ماوەی ڕابردووە وەکو فەرمانگە کاری گەورە بکەین لە بواری پاراستن و بەرەو پێشبردننی ژینگە. هەر لەم ڕوانگەیشەوە دەستخۆشیمان هەیە بۆ بەڕێزان لە کۆمەڵی دادگەری لە پارێزگای هەڵەبجە کە پرۆژەیەکیان ئەنجام داوە بە ڕێخستنی نیوەڕۆخوانێک بۆ ژینگە پارێزان کە بۆ جیلێکی زۆر زەحمەتکێش و بەشێکی گەورەی لە پاراستن و پاگڕاگررتنی ژینگەکەمان لە ئەستۆی ئەو جیلەیە کە بەداخەوە کەمترین خزمەت وە کەمترین ئاوڕیان لێدراوەتەوە تا ئێستا. هەر بۆیە ئێمە دەستخۆشییان لەکەین زۆر سپاسیانەکەین ئومێدەوارین لە داهاتووە کاری گەورە و پرۆژەی گەورەمان هەبێت بۆ خزمەتکردنی ئەو جیلە زەحمەتکێش و هەروەها ئەو جیلەی کە ئەرکێکی پیرۆزیان لەسەر شانە کە ئەویش پاگڕاگررتنی ژینگە و دووبارە بەخێرتە هاتانەکەم.